ئەنگۆ بخۆتانەوە لە ناو بازاری دەسوورنەوە ئەو ڕۆ بازار چەند چۆلعۆلە کە 6 ڕۆژ جێژنەمای ڕۆژی جمعی یەکەم ڕۆژی جێژنەیە زانە چەند چۆ لە بازار پێشترێ نیو مانگ 10 ڕۆژ 15 ڕۆژ جێژنە دەما ئەوەندە قەرەبارغ بوو یعنی بەشەر نەیدەتوانی بڕوە سارە هەر مەجالی نەبووی ئێستا چەند چۆل و هۆلە لەبەر چ حالم جیرفانی بەتارە پارە نییە من مامۆستامەوە ڕزقی دەفرۆشم هەموو لایەنەکان هەموو عیزبەکان نەگیەک و بەشان و باری مامۆستای داهەردرێن مامۆستای ئێستا ئەو ڕبوویتە حارەبانەی پاردە لەگەڵ ڕێزم لە بۆ ڕسق فرۆشت و شتیواە بەرام بۆ مامۆستا بێتن ئیشی ڕسقی بکاتن دەبی بە دوای علم و زانست دابگەڕێ کتاب بخینتەوە علم پیاکە بەو شتانە من وا خەریکی عربانەمە ڕسقی دەفرۆشم لەو ڕۆژانە بژێوی ژیانمان یعنی ئەوە کەی ژیانە یعنی مامۆستا بێ ڕسق بفرۆشی سەبەبی ئەو شتانە هەموو عیزبەکانە ئەو عیزبانانە کە هەر کەسە بەرژەوەندی خۆی دەوێ هەر کەسە جەماعەتی خۆی تێر دەکە ئەوەی لە گەرەوی بی ئەوەی لە گەوی بیتن ئەو تێرە و فولە لە پارە و شتیوانە ئەوە کەیت کەش یعنی ئەوە لە 6 مانگە دوو ڕاتمان وەرگرتیا ئەویش نیوە موچە یعنی معقولە ئێستاەوە بەرەبەری جێژنەی هەر خۆی ڕاتبەکمان بدەنێ ڕاتب نییە دەرێن ڕاتب نیە هیچ هەر ئەسڵ و ئەساسیش دیار نییە دایانگوت حکومەتی عێراقەوە ڕاتبیتەوەی خۆی مۆزەفی خۆی دەداتن بەبێ مشکلە و بەبێ کێشە بە قورعان کەمە بازار کزە ینی وچی جێژنەکانی دیکەنی ئێستا عنی بەعام بازار کزە شتی دەینیەوە هەموو ڕۆژە دەینی هەموو ڕۆژێ دەمینتەوە ڕۆژێکی گوتی قازانجە بەخوای ڕۆژیت کە زەرەرە بازار بەعام ئێستا کەزە بەس ێزە بە تەمای خۆی هاتینە جادێ شتێکی دەفرۆشین ئەگە حکومەت لێشمان گەڕێ و بەخوای چەند کەساتەکنم گوتی بە قورعان دینانیە شتی پێ بکڕم شفتیم هەبووە شفتیم دایتێ بەخوای گوندۆرە بووە گوندۆرەم دایتێ بەخوای هەرچی هەبووە هەند جارێ هەنارم پێ بۆ کابراتێ گوتی من دارم حەزیرەیە پارەم پێ نییە بەخوای حەلاگەکم لەو تێکردێ دایتمی لە بۆ خێریە بە قورعان زۆرە زۆر کەس دێتەکنمان عنی شتی وها دێتن هەر شی گوتی درت پێ دەسووتێتەوە بەخوای گریانت لۆ دێ شتی وها زۆرە عنی کابرا دێت تێرە پارەی نییە 2 کیلۆ گوندۆرەی بکڕی بە قورعان هەیە پێیت و دەرێ ڕوبعەکم پێە بە قورعان شی گوتی با خێرەکەشەوە نەبی بەس لە خێری خۆم دایتمێ عەلاگەم لەو تێ کردیا بەدری خۆی گوتیم لە خۆی تێکە وەڵاهی وەزعی بازاڕی عالەمەکە قەلەقە بەڕاستی یعنی خاستنەوی ئەو شتان دەکڕین ئێشتا خۆیەک لا نەکردەوە نازانین داخوا دەبتە جێژنە نابیتێ مثلا دەبیتە کەرەنتین نا طبعا نەدی خوێ وەڵاهی زۆر تەسیری کردی فەرقی زۆر کردی ئەکوونە متالە وەڵا هەیە دەرێ بای هەزار نارین دێ بای 500 بدێ کاوەگە هەی بای هەزار نای فستەقی دەکڕ فستەکان مستە وەڵا وەزع بەت سادەبی بە حکومەت سادەبی معاش بدرێت و ئیش بفتەوە ئەو شتانە